سڵاتان لێبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە سەرەتا سەردێری چەند هەواڵ. درێژەی پاڵپشتیەکان لە وریشان مرادی و پەخشان عەزیزی، ناڕوونی چارەنووسی عوسمان مامە لە سیاچاڵی کۆماری ئیسلامی، ئازادی چالاکێکی مافی ژنان و منداڵان لە زیندانی سنە، پشتیوانی ژنانی ڕۆژاوای کوردستان لە وریشان مرادی و پەخشان عەزیزی، کۆبوونەوەی مامۆستایانی زانکۆ و پزیشکان لە بیاسووج، گیانلەدەستان و برینداربوونی 18 کرێکار لە چەند شاریێران، لە سێدارەدانی حەوت بەندکراو لە زیندانی قزل حساری کەرەج، بانگشتی زەهرا ڕەزایی بۆ تێپەڕکردنی ماوەی بەندکرانی و خۆکوژی کەیانوش سەنجەری لە ناڕزایەتی بە دیکتاتۆری عەلی خامنەی. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی خەڵکی گوندی مێشڕەنگی حاجی قادرگەردن و لە سەلاسی باوەجانی ڕۆژی چوارشەممە 23 خەزەڵوەری 1403 دانیشتوانی گوندی مێشڕەنگی حاجی قادرگەردن و لە ئاز نەبوونی خزمەتگوزاری ناڕەزایەتیان دەربڕی. بە پێی زانیاریەکان ناڕازیان لە بەردەم فەرمانداری سەرپۆلی زەهاودا کۆبوونەتەوە و خوازیاری پێدانی گازی شار و دابینکردنی ئاوی پاک و خاوێن بۆ دانیشتوانی ئەو گوندە بوون. خەڵکی ناڕازی گوندی مێشڕەنگین و تویانە چەند جار سەردانی ناوەندە پەیوەندیدارەکانیان کردووە، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. درێژەی پاڵپشتیەکان لە وریشان مرادی و پەخشان عەزیزی، لە درێژەی پاڵپشتیەکان لە وریشان مرادی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێدام گەوهەر عشقی دایکی سەتار بەهشتی کۆمەڵێ بەرگری لە مافی مرۆڤ لە ئێران و ئۆتریش و دەبیری ئەنجومەنی خانەی ئازادی ئۆتریش، هەروەها یەکێتی ژنانی سۆسیالیستی ئەوروپا لە سێ پەیامی جیاجیادا پشتیوانی خۆیان لە وریشان مرادی و پەخشان عەزیزی دەربڕی. گەوهەر عشقی دایکی هەمیشە زیندوو سەتار بەهشتی لە پەیامێکدا ڕوو بە خامنەی وتی ئاکامی دیکتاتۆرەکانی وەکو سەددام حوسەین ببینە و دەرس وەربگرە، تۆش لە ناو دەچیت. هەروەها کۆمەڵی بەرگری لە مافی مرۆڤ ئێران و ئۆتریش و دەبیری ئەنجومەنی خانەی ئازادی ئۆتریش لە پەیامێکدا سەپاندنی سزای سێدارە بەسەر پەخشان عەزیزی وریشان مرادی بە توندی ئیدانە کرد و خوازیاری هەڵوەشاندنەوەی سزای ئێدام لە ئێران بوو. لە لایەکی دیکەوە یەکێتی ژنانی سۆسیالیستی ئەوروپا لە پەیامێکدا بێدەنگی کۆمەڵگای جیهانی لە ئاست جنایەتەکانی کۆماری ئیسلامی مەحکوم کرد و ڕایگەیاند کە بە هەموو هێز و تواناییانەوە بۆ ئازادی پەخشان عەزیزی و وریشان مرادی تێدەکۆشن. ناڕوونی چارەنووسی عوسمان مامە لە سیاچاڵەکانی کۆماری ئیسلامی. عوسمان مامە هاوڵاتی خەڵکی بۆکان ماوەی 727 ڕۆژە لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بێسەروشوێن کراوە. بەوتەی بنەماڵەی عوسمان مامە چەندین جار سەردانی ناوەندە ئەمنیەتی و قەزاییەکانی بۆکان، مەهاباد، تاران، کەرەج و ورمەیان کردووە، بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە. بنەماڵەی عوسمان مامە نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون و داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن بچن بە هانایانەوە. سەرچاوێکی نزیک لە بنەماڵەی ئەو بەندکراوە سیاسیە ڕایگەیاندووە کە ئیدارەی ئیسلاحات بە بنەماڵەی عوسمانی وتووە کە ناوبراو زیندووە و ئەگەر بمردایەت خەبەریان پێدان. ئازادی چالاکێکی مافی ژنان و منداڵان لە زیندانی سنە. لە ڕۆژانی ڕابردوودا چالاکێکی مافی ژنان و منداڵان بە ناوی پەروین ئەدوایی پاش 10 مانگ زیندان لە ناوەندی چاکسازی و پەروەردەی شاری سنە ئازاد کرا. پەروین ئەدوایی مانگی ڕێبەندانی ساڵی 1402 بۆ تێپەڕکردنی ماوەی 1 ساڵ بەندکرانی دەست بەسەر و ڕەوانەی کانونی چاکسازی و پەروەردەی شاری سنە کرا. ناوبراو ڕۆژی 5 گەلاوێژی ساڵی 1398 لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و مانگی خەزەڵوەری هەمان ساڵ بە دانانی وەسیقەی 500 میلیۆن تمەنی لە زیندان ئازاد کرا. پشتیوانی ژنانی ڕۆژاوای کوردستان لە وریشان مرادی و پەخشان عەزیزی. ڕۆژی چوارشەممە 23 خەزەڵوەر ژنانی شاری قامیشلو لە ڕۆژاوای کوردستان لە ڕێپێوانێکی هەزاران کەسیدا بۆ پشتیوانی لا وریشان مرادی و پەخشان عەزیزی ڕۆژانە سەر شەقام و ڕایان گەیاند
کۆماری پەت و سێدارە ناتوانێت بمان کوژێت. ئێمە هەین و هەمیشە دەبین. ژنانی تێکۆشەری ڕۆژاوای کوردستان بە بەدەستەوەگرتنی وێنەی ژنانی زیندانی ئێران سەپاندنی سزای ئێدام بەسەر وریشا مۆرادی و پاخشان عەزیزی و دادگایکردنی دووبارەی شەریفە موحەممەدیان بە توندی شەرمەزار کرد و ڕوو لە بەرپرسانی کۆماری ئیسلامی ڕایەنگەیان ئێوە ناتوانن ئیرادەی ژنانی ئازاد بشکێنن. ژنانی ئازاد تۆی ئازادی خوازیان چاندووە و بە دڵنیاییەوە سەرئەکەون. کۆبوونەوەی مامۆستایانی زانکۆ و پزیشکان لە یاسووج. ڕۆژی چوارشەمە 23 خەزەڵوەر کۆمەڵێک لە پزیشکان و مامۆستایانی زانکۆ لە شاری یاسووج دژ بە نەبوونی ئەمنیەت بۆ کادری دەرمان کۆبوونەوە. لە ڕۆژانی ڕابردوودا پزیشکێکی پسپۆڕی بواری دڵ بە ناوی مەسعود داودی لەلایەن بنەماڵەی یەکێک لە نەخۆشەکانیەوە کوژراوە و ئەو ڕووداوە ناڕەزایەتی شارۆمەندانی یاسووجی لێکەوتوێتەوە. ڕۆژی ڕابردوو پزیشکان و مامۆستایانی زانکۆ خۆپیشاندانیان کرد و بڕیاریاندا لە ڕۆژی شەمەوە هەموو ناوەندە دەرمانیەکان جگا لە ئۆژانسدا دەخەن و بە کۆمەڵ مان دەگرن. شانی باسە کە ڕۆژی ڕابردوو مەراسمی پرسە و سەرخۆشی ئەو پزیشکە بە بەشداری هەزاران کەس بەڕێوەچوو. گیان لە دەستان و برینداربوونی 18 کرێکار لە چەند شاری ئێران. ڕۆژی چوارشەمە 23 خەزەڵوەر 18 کرێکار لە شارەکانی گۆلبەهار، سەهەند و نور بەهۆی نەبوونی ئیمنی شوێنی کارتوشی ڕوودا و هاسن و بەهۆیەوە کرێکاری گیانی لەدەستا و 16 کرێکاری دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان لە کامی تەقینەوە لە کارگایەکی بەرهەمهێنانی خەڵوز لە شارستانی گۆلبەهار دوو کرێکار بە سەختی بریندار بوون کە یەکێکیان بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستا. هەروەها کرێکارێکی شاغڵ لە شارەوانی سەهەند لە کاتی کارکردندا بەهۆی ڕووداوی هاتۆچۆ بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. لە ڕووداوی سێهەمدا 15 ئەندامی ڕێکخراوی ئاگرکوژێنەوەی شارستانی نور لە کاتی دامرکانەوەی ئاگری کارگایەکی سەنعەتی بە شارۆچکەی چەمستان بریندار و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کران. لە سێدارەدانی حەوت بەندکراو لە زیندانی قزل حیساری کەرەج. ڕۆژی چوارشەمە 23 خەزەڵوەر حەوت بەندکراو لەوانە ژنێک لە بەندیخانەی قزل حیساری کەرەج بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقەست دەسێدارەدراون. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران ناسناوی 5 کەس لەو بەندکراوانە بریتیە لە جەعفەر ڕەهسپار، حەمزە تۆرکاشوان، خالێد تاجیک، ئەحمەد عەلیزادە و سامان بۆزۆرگی. شانی باسە کەس ناسناوی دوو بەندکراوی ئەعدامکراوی دیکە هێشتا ڕوون نییە. بانگشتی زەهرا ڕەزایی بۆ تێپەڕکردنی ماوەی بەندکرانی. زەهرا ڕەزایی ڕۆژنامەوان و چالاکی سیاسی بە مەبەستی تێپەڕکردنی حکمی 14 مانگ زیندان بانگشتی لەقی ئیجرای ئەحکامی دادگای تاران کرا. زەهرا ڕەزایی بە بیانووی هاندانی خەڵک بۆ بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکانی سەرۆکۆماری و تۆڕدانی حیجابی ئیجباری لەلایەن لەقینەوەی دادگای ئینقلابی تارانەوە بە تۆمەتی بێڕێزی بە ڕێبەری تەبلیغ دژی نظام و تێکدانی بیر و ڕای گشتی بە 14 مانگ زیندان و بەرداختی 30 میلیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کراوە. خۆکوژی کەیانوش سەنجەری لە ناڕزایەتی بە دیکتاتۆری عەلی خامنەیی. ڕۆژی چوارشەمە 23 خەزەڵوەر کەیانوش سەنجەری ڕۆژنامەوان و بەندکراوی سیاسی پێشوو لە ناڕزایەتی بە دیکتاتۆریەتی عەلی خامنەیی و زیندانیکردنی چالاکانی سیاسی و مەدەنی لە ڕێگەی خۆکوژیەوە کۆتایی بە ژیانی هێنا. کەیانوش سەنجەری پێش خۆکوژی لە پەیامێکی تویتیدا ڕایگەیاندبوو کە ئەگەر تا کاتژمێر 7 ئێوارە دەستگای قەزایی فاتمە سپهری، توماش ساڵحی و ئاشام ڕەزایی ئازاد نەکات خۆ دەکوژێت. کاتژمێر 7 ئێوارە ئەو چالاکە سیاسیە لەسەر پردی حافزی تاران خۆی فرێدا خوارێ و گیانی لەدەستا. کەیانوش سەنجەری لە تەمەنی سیاسی خۆیدا 9 جار دەست بەسەر، 6 جار ڕاگوێزی نەخۆشخانەی دەرونی و 9 مانگ لە زیندانی تاکە کەسی ئەشکەنجە و ئازادترا. دۆزینەوەی تەرمی 3 برای ئێرانی لە ئەنتالیای تورکیا. ڕۆژی سێشەممە 23 خەزەڵوەر تەرمی 3 برای ئێرانی لە ئاپارتمانێکدا لە شاری ئەنتالیای تورکیا دۆزرایەوە و هێشتا هۆکاری گیان لەدەستانیان دیار نییە.
بەپێی راپۆرتی میدیاکانی تورکیا 3 شارۆمەند بە ناوەکانی محەممەد ڕەزا 34 ساڵ، محسێن 26 ساڵ و ئەمیر حوسێن 23 ساڵ ماوەیەک لەمەوبەر بۆ کارکردن سەردانی شاری ئانتالیایان کردبوو. دوایین پەیوەندی ئەو سێبرایە لەگەڵ بنەماڵەکانیان لە ڕێککەوتی حوتی خەزەڵوەری 1403 بووە و لەو کاتەوە هیچ زانیاریەک لەسەر چارەنووسیان لە بەردەستا نەبوو. و داخرانی 14 کارخانەی جلوبەرگ لە بەنگلادێش بەهۆی مانگرتنی کرێکاران دوایین هەواڵ. لە ڕۆژانی ڕابردوودا 10,000 کرێکاری شاغڵ لە 14 کارخانەی بەرهەمهێنانی جلوبەرگ لە ناوچەی قازیپوری بەنگلادێش مانیان گرتووە و کار و چالاکی کارگاکانیان ڕاگیراوە. کرێکارانی ناڕازی خوازیاری پێدانی داخوازی دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، گەڕانەوەی هاوکارە لەسەر کارجارکراوەکانیان بۆ سەرکار، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، دابینکردنی بیمە و ئیمکاناتی ڕفاهی بوون. شانی باسە کە ماوەیەک لەمەوبەر 180 کرێکار بە بیانووی بەشداری لە ناڕزایەتی کرێکاران و تێکەڵچوون لەگەڵ هێزەکانی پۆلیس دەست بەسەر و لەسەر کار دەرکرابوو. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا کاتی خۆش بۆ هەموو.